ئەوانەی کە ئەخوێندرێت حکومت ئێستا ئابینین ئەوانەی کە تەلەبەنە لە پۆلی دوانزەی ئامادەیی کە تەواوکەن یان بەشێتر تەواوکەن لە وڵاتی ئێمە تایبەتمەندیەک دانرا بۆ چەند بەشێک پێویستە ئەوە نەمێنرێت واتە هەر بەشێک گرنگی خۆی پێ بدرێت ئەگەر بێت و ئەو شتە بکرێت حکومت سەرکەوتووە بێ بۆ لەبەرەوەی تۆ هەموو بوارە زانستەکان و کایەکان کۆنتڕۆڵەکەی تۆ ئەگەر بەشێک بینی تەلەبێ بنێری بۆ بەشێک خوێندکارە بنێری بۆ بەشێک قوتابێ بنێری بۆ بەشێک کە ئارەزووی خۆی تیانە بێ ئارەزوبوونەکەی خۆی چیە تێڕوانین لە داهاتوو ئەڵێ من ببم بە دکتۆر داهاتوویەکی باش بێت بەڕای من زەڕوریترین شت و سەرەکیترین شت بۆ گەنج ڕەخسانی هەلی کارە لەبەرەوەی گەنجەکانمان زۆر ینی گەنجێکی زۆر بێکارمان هەیە کە هەر ئەو بێکاریەوە لە گەنجەکانمانەکە بڕۆن بەلای شتی لاوەچی ترە و کە هیچ سوودێکی نییە و بگرە زەرەری بۆ کۆمەڵگاشێ ئەمە پێ باشتر وەکو گەنجەکان پۆستەکان بگۆڕن یعنی زۆر مەسەرەن گەنجەکان لێرە هەیە شادیز گەوریان هەیە بەس بەڵام لە دەرەوە یعنی هیچ لە پۆستە حکوومەکانی و داواکاری من ئەوەیەکەوە ئەو شوێنانە بگۆڕدرێت کەسی لێهات و کەسی شایستە لە جێگان دابدرێتن یعنی ئەوش بکرێتە مەسەرەن گۆڕنی پۆستەکان